با تەوەری دوای بەڕێمەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەرداوامین باز لە نەخۆشیەکانی زرا و هەروەها بەردی زراو دەکەین، باز لە هۆکارەکان دەکەین، باز لە نیشانەکان دەکەین، بێگومان باز لە خۆپارێزن لە بەردی زرا و چارەسەریەکان دەکەین. من گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ دکتۆرە ژین عەبدولستار پسپۆڕی نەشتەرگەری گشتی و هەناوبینین. بەیانی باش دکتۆر، سپاس بۆی کە بە تەوەری دوام لەگەڵ ئێمەدا بەشداری. لەسەرتا ئەمە بزانم توورەکەی زراو چییە؟ بێگومان جای دێنە سەر هۆکار و نیشانەکان. بەیانی ئێوە و بینەرانی خۆشەویستیش باش، زۆر سپاس بۆ میوانداریتان. خۆی توورەکەی زراو توورەکەی لە شێوەی کیسە لە بەشی خوارەوەی جگەرەوە نووساوە لە لای ڕاستی سک. درێژەکەی بینی 5 بۆ 12 سانتیم دەبێت و توانای خەزمکردن و گولدانەوەی شلەی زەرداوی هەیە بە ڕێژەی 40 بۆ 50 مل کە شلەی زەرداویش لەلایەن جگەرەوە دروست دەبێت و کۆ دەکرێتەوە لە ناو توورەکەی زراو بۆ کردداری هەرسکردن دەڕژێتە ناو ڕێخۆڵەکان بۆ هەرسکردنی چاوریەکان. بەڵێ دکتۆرە، بزانم نەخۆشیەکانی توورەکەی زراو چییە؟ چ نەخۆشیەکەن لە ئەمان کاتدا چی دەگرێتەوە؟ تەمەەن لێرەدا چۆن ڕۆڵ دەبینێ؟ بەڵێ خۆی توورەکەی نەخۆشیەکانی توورەکەی زراو چەند نەخۆشیێک لە خۆی دەگرێت. گرنگترینیان هەوکردنی توورەکەی زراو و هەروەها ستوربوون و ئاوسانی دیواری توورەکەی زراو کە ئەمەش دەبێتە هۆی کۆبوونەوەی ڕێژەیەکی زۆر شلەی زەرداو تێیدا و هەروە هەندێک جار بوونی زیادە گۆشت لەسەر دیواری توورەکەی زراو کە ئەمەش بە گوێرەی قەبارە و ڕێژەی گرێکان چارەسەری پێویستی بۆ دەکرێت و لە هەمویان باوتر و کە ڕۆژانە نەخۆشەکان سەردانی نەخۆشخانەکان دەکەن بە ڕێژەیەکی زۆر بریتە لە دروستبوونی بەردی زراو کە ئەمەش بەهۆی خستبوونەوەی شلەی زەرداو لە ناو توورەکەی زراو کاتێک گۆڕانکاری بەسەر پێکهاتەی شلەی زەرداودا دێت کە بەهۆی چەند هۆکارێک کە دوای دێنە سەر باسکردنی و ڕێژەی تەمەنیش لە تەمەنی 30 بۆ 40 ساڵ زیاترە بە تایبەتی لە ئافرەتان و هەموو تەمەنێکیش معڕەزە بۆ دروستبوونی بەردی زراو. دکتۆر، بۆچی دەکرێت بڵێن زیاتر لە خانماندا تووشی ئەم گرفتە دەبن؟ هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی دروستبوونی بەردی زراو لە خانمان پەیوەندی زیاترە لە ئافرەتان، پەیوەندی بە هۆرمۆنات هەیە، هۆرمۆنی ئافرەتان، هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجسترۆن و کە لە ئافرەتدا دەبێتە هۆی زیاد کاریگەری لەسەر زیادبوونی ڕێژەی کۆلسترۆل کامەش یەکێکە لە پێکهاتەکانی شلەی زەردراو کە ناڕێکی دروست دەبێتە هۆی دروستبوونی بەردی زراو و هەروەها لە کاتی دووجانیشدا بەردی زراو ڕێژەی دروستبوونی زیاتر دەبێت لە ئافرەتانی دووجیان. بێگومان دوای دەمە سەرەوە بابەتێک کە بێت و خانمێک دووجان بێت تا چەند گرفت بۆ خۆی لە هەمان کاتدا بۆ کۆرپەکەشی دروست دەکات، بەڵام لە ئێستادا ئەمێ بزانم هۆکارەکانی دروستبوونی بەردی زراو چییە؟ چیوا دەکات تاکە تووشی بەردی زراو بێت؟ بەڵێ گرنگترین هۆکارەکانی دروستبوونی بەردی زراو بریتە لە قەڵەوی یەکێکە لە هۆکارەکانی ئەو کەسانێک کە قەڵەون زیاتر تووشی بەردی زراو دەبن، ئەوش بەهۆی هەمان هۆ کە زیادبوونی ڕێژەی کۆلسترۆڵە لە پێکاتەی شلەی زەرداو و هەروەها ئەو وەکو باسمان کرد لە ئافرەت زیاترە دروستبوونی بەردی زراو و لە ئافرەتی دووجیان هەم یەکێکە لە هۆکارەکان و نەخۆشی شەکرەش ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە زیاتر توش دەبن بە بەردی دروستبوونی بەردی زراو و هەروەها گەر لە ئەوانەی کە خێرا کێشیاندا دەبەزێنن کە ڕێجیمی سەریعی پێڵێن خێرا دابەزاندنی کێش زیاتر تووشی کێشەی
دروستبوونی بەردی زراو دەبن و بە تایبەتی کە بۆ ماوەیەکی زۆر خواردن و خواردنەوە ئاو ناخۆن کە دەبێتە هۆی خستبوونەوەی شلەی زەردا و گۆڕانکاری لە پێکاتەی شلەی زەردا و کە دەبێتە هۆی دروستبوونی بەردی زراو. بەڵێ گەربێت و تاکێک بەردی زراوی هەبێت چۆن بزانێت تووشی ئەم گرفتە بووە؟ نیشانەکانی لەسەر ئەو تاکە چی دەبێت تاکو خۆی هەستی پێ بکات یان ئازاری ئەبێت یان بەگشتی چی دەبێت؟ بەڵێ لە گرنگترین نیشانەکانی بەردی زراو بریتە لە ئازار لە گەدەی نەخۆشەکە یان لای ڕاستی بەشی سەرەوەی لای ڕاستی نەخۆشەکە و یان شانی ڕاستی و ئەوانەی کە بەردی زراویان هەیە لەوانەیە ماوەیەکی دوورودرێژ بناڵێنن بە کێشەی بەدهەرسی لە خواردن و زیادبوونی ترشەڵۆکی گەدە و هێڵنج و ڕشانەوەیان دەبێت لەگەڵ ترشەڵۆکی گەدە و زۆر جار ئەوانەی تووشی لەرز و تا دەبن کاتێک کە تورەکەی زراویان تووشی هەوکردن دەبێت بەهۆی ئەم نیشانانەوە و هەندێک جار دەبێتە هۆی ئاوسانی سک و کۆڵۆن کە ئەمە گرنگترین نیشانەکانی بوونی بەردی زراوە و لە کۆتاییدا ئەمە نیشانەکان بە پشکنین دەتوانین بزانین کە بەردی زراوی هەیە یان نییە. کاتە دکتۆر پشکنینەکان چین؟ بۆ مناگەر بێت و تاکێک بزانێت کە تووشی بەردی زراو بووە نیشانەکان هەست پێ بکات زیاتر پشکنینەکان چی بۆ ئەنجامەدرێت؟ کامانن؟ سۆنەری ناوسک گرنگترین پشکنینە کە بۆ دیاریکردنی و بینینی بەردی زراو کە پشتی پێ دەبەستین. بەڵێ ئەو سۆنەرەکە تۆ ئاماژەی بۆکەیت بۆ هەموو تاکێک ئەنجامەدرێت گەر بێت و خانمێک دووگیانیش بێت هیچ کێشەیەک لەبارەی ئەمەوە دروست نابێت؟ نەخێر ئاساییە بە سۆنەر زۆر جاراوانی ئافرەتی دووجیانن نازانن کێشەی زەرداویان هەیە وازانن کێشەکانیان ئازار و ئەوە پەیوەندی بە دووجیانیەکەوە هەیە بەس کاتێک کە پشکنینی بۆ منداڵەکە دەکات دەبینین بەردی زراویشی هەیە لە هەمان کاتدا. بەڵێ گەرتاکێک بێت ئامێری سۆنەر. بەڵێ گەرتاکێک بێت خۆپاراستن کات لە بەردی زراو پێویستە چی بکات لە هەمان کاتدا بێوێت دووچاری ئەم گرفتە نەبێتەوە؟ خۆی وەکو باسمان کرد هەر کاتێک گۆڕانکاری لە پێکهاتەی شلەی زەرداودا دروست بێت دەبێتە هۆی دروستبوونی بەردی زراو. بەڵام دەتوانین چەند خۆپارێزێک بکەی بۆ نمونە دوورکەوتنەوە لە چەوریە زیان بەخشەکان و چەوریە زیان بەخشەکان و خواردنی سەریع فاستفود کە بەداخەوە ئێستا زۆربەی ژەمەکان لە کۆمەلگای ئێمە بۆتە خواردنی سەریع و خواردنی چەوریە سوود بەخشەکان وەکو زەیتی زەیتون و چەوری ماسی و دوورکەوتنەوە یاکەم خواردنی شیرنەمەنیەکان ئەوەش کاریگەری دەبێت و خواردنی ئەو خۆراکانەی کە دەوڵەمەندن بە ڕیشاڵەکان سەوزە و میوە و خواردنەوەی ئاو بە ڕێژەیەکی تەندروست و تەوان وەرزشکردن گرنگی تایبەتی هەیە بۆ هەموو نەخۆشیێک بە تایبەتی بەردی زراو. ئەوانەی کە دووچاری بەردی زراو نین ئەم خۆپارێزیانە بکەن لە هەمان کات دەگەر بێت و تاکێک تووشی ئەم گرفتە بوو بە تەواوەتی دەکرێت بڵێن لایف ستایلی بگۆڕێت وەکو چارەسەرێک بێ یاخود وەکو خۆپارێزنێک بێت لەم بەردی زراوە لە هەمان کاتدا ئەوانەی کە جگەرەکێشن یاخود کحۆ لە خۆنەوە ئەم بابەتانە هیچ گرفتێک بۆ بەردی زراو دروست دەکات یان وای لێ دەکات تاکەکە توش بێت؟ بەڵێ خۆی ئەوانەی کە وەکو باسمان کەن ڕسک فاکتەرن ئەوانەی کە زیاتر معڕەزن بۆ توشبوونی بەردی زراو و ئەگەر هەموو تاکێکیش بە شێوەیەکی گشتی ئەم جۆرە خۆپارێزیانە بکات
کەمتر تووشی بەردی زراو دەبێت و کاتێکیش کە توش بوو جۆرێک هەیە لە بەردی زراو کە پێڵێن سایلنت گۆڵستۆن ینی بەردی هەیە نەخۆشەکە بەڵام هیچ کێشەیەکی بۆ دروست نەکردووە لەوانەیە چەند ساڵێک هەبێت ئەو بەردەی هەبوو بێت و نەشی زانیوە و ئازاریشی نەبوو هیچ کێشێکی بۆ دروست نەکردووە ئەوانە ئیسفاداکەن لەو خۆپارێزیانە بەڵام بە شێوەیەکی گشتی هەر کاتێک تورەکەی زرا و بەردی دروست کرد و نیشانەکانی تیادا بە دەرکەوت باشترین چارەسەر بۆ بەردی زراوە لەو کاتەدا هەڵگرتنی لابردنی تورەکەی زراوە بە نەشتەرگەری. بەڵێ دوایینە سەر بابەتی نەشتەرگەری و ئەمانە ینی تۆ ئاماژە بۆ کرد دەکرێت چاکەکە نەزانێت پاش مدەیەکی زۆر بزانێت تووشی ئەم گرفتە بووە ینی بۆچی نیشانەکان لە تاکێکدا بۆ تاکێکی تر گۆڕانکاری بەسەردێ بۆ منە دەکرێت تووشی بەردی زراو بێت ئازاری لەگەڵدا بێت بەڵام تاکێکی دیکە نا هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە دکتۆر؟ هۆکارەکەی بۆ گەڕێتەوە هەندێک کەس ببینی بەردی زراویان هەیە یان یەک بەردی زراویان هەیە بەڵام نەبۆتە هۆی ئەوەی کە هەوکردن دروست بکات یان نەبووێتە هۆی ئەوەی جیرانی بۆڕی زەرداو و هیچ کێچەیەکی بۆ نەخۆشەکە دروست نەکردووە ئەو جۆرانە نیشانەیان تیادا دەرناکەوێت یان نیشانەیەکی کەمیان تیادا دەردەکەوێت هەستی پێ ناکەن تووشی ئازار نابن هەستی پێ ناکەن کەەوە کێشیان هەیە بە شێوەیەکی سوتفا بۆ پشکنین بۆ نەخۆشیی کە سۆنەر ئەنجام دەدەن دەبینن بەردی زراویان هەیە. بەڵێ دکتۆر ئەمە دەکرێت بڵین بۆ ماوەیە؟ خۆی بەردی زراو بۆ ماوەیش کاریگەری هەیە لەسەری بە شێوەیەکی گشتی. بەڵێ گەربێت ئەو بۆ ماوەیە بەڵێ کاریگەری هەبێت دەکرێت بڵێن لە ئەنجامانی خێزانێک هەموو تاکەکان دووچاری ئەم گرفتە دەبنەوە یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زیاتر ئەگەری هەیە دووچاری ئەمە بن. بەڵێ شەرت نییە هەموو ئەندامانی خێزان توش بن بەڵام وەکو باسمان کرد ئەوانەی کە ڕسک فاکتەریان هەیە وەکو وتمان قەڵەون یان نەخۆشی شەکرەیان هەیە و یان کۆلسترۆڵیان شێوەیەکی بەرز بێت لەوانەیە دووچاری بەردی زراو بن شەرت نییە هەموو ئەندامانی خێزانە. بەڵێ سەبارەت بە نەشتەرگەری بۆ ئەنجامدانی لابردنی تورەکەی زراو چۆنە نەشتەرگەرێکە چۆن ئەنجامەدرێت لە هەمە کاتدا جۆرەکانی چین؟ خۆی ئەنجامدانی وەکو باسمان کرد تاکە ڕێگە بۆ ئەو نەخۆشیانەی کە بەردی زراویان هەیە و نیشانەکانیان تێدایە هەتا تووشی ماکەکانی بەردی زراو نەبن پێویستە نەشتەرگەری ئەنجام بدەن. نەشتەرگەریش بە شێوەی هەناوبینی ئێستا دەکرێت بە شێوەی هەناوبینی هەیە و بە شێوەی کردنەوەی سک هەیە جاران بە شێوەی کردنەوەی سک دەکرا برینێکی گەورە لە لای ڕاستی سک بەڵام ئێستا بە شێوەی 3 کونیان 4 کونی بچووک لە ڕێگەی هەناوبینی ئەنجام دەدرێت و هەم کێشەی کەمترە هەم ئازاری کەمترە بۆ نەخۆشەکە و نەشتەرگەریەکەش بەلابردنی تورەکەی زراو دەبێت و دەرهێنانی و زراوەکە. بەڵێ دکتۆر تۆ ئاماژە بۆ کرد برد لە ڕێگەی کردنەوەی سک ینی لە سادا ئەم جۆرە بەکارنیان بۆ دەکرێت بڵین ئەوەی کە کردنەوەی سک ئەنجامەیە یاخود ئەم نەشتەرگەری بۆ نەخۆشێک ئەنجامەدرێت لێکەوتی زۆر لەسەری بەجێڵەت یاخود زیانی لاوەکی زۆر دەبێت لەسەر جەستێ و تاکە ئەمە سەبارەت بە هەر جۆرێکی نەشتەرگەری و کتۆ ئاماژۆ پێ کرد ماکەکانیشی باسی لێ بکەین. بەڵێ خۆی بە شێوەی هەناوبینی ئێستا باوە چەندین ساڵە لابردنی تورەکەی زراوە بە شێوەی هەناوبینی دەکرێت. داینە سەر هەناوبینین ئەمە لە ئێستادا باز لە کردنەوە سکە بکەین.
بەڵێ کردنەوەی سکک ناڵم ناکرێت ئێستا تەبان هەندێک جار هەیە لە شێوەی هەناوبینی نەشتەرگەریەکەی قورسە یان پێش نەشتەرگەریەکە هەندێک جار ئەوانەی کە نەشتەرگەری سکیان بۆ کراوە پێشتر بە هەناوبینی تووشی کێشەمان دەکات یان لە ناو نەشتەرگەری جاری وا هەیە نەشتەرگەریەکە کێشەی زۆرە ناتوانی بە هەناوبینی بیکەی ئەتوانی بیگۆڕی بۆ کردنەوەی سک بەڵام خۆی بە هەناوبینی باشترە لەبەرەوەی لە ڕێگای 4 کونی بچووکی کەمتر لە 1 سانتیم ئەنجام دەدرێت و ئازاری کەمترە بۆ نەخۆشەکە زووترە گەڕێتەوە سەر کارەکانی و ڕێژەی ئیلتیهاب هەوکردن دوای نەشتەرگەری کەمترە ئەوانەی کە بە هەناوبینی ئەنجام دەدرێت و بوونی وەکۆی پێڵێن فتقی دوای نەشتەرگەری لە هەناوبینی لە کەمترە وەکو لە کردنەوەی سک لەبەرەوەی برینی سک گەورەترە ڕێژەکە. باشە دکتۆر ینی تاکێک هەیە کردنەوەی سکی بۆ ئەنجام درێت بەڵام هەناوبینینی بۆ ئەنجام نەدرێت ئەمانەی کێن زیاتر ینی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە ئەم جۆر نەشتەرگەریە ئەتوانرێت بۆی بکرێت ئەمان ناتوانرێت. بەڵێ ئەوانەی کە وەکو باسم کرد زۆر جار پێش ئەوەی نەشتەرگەریەکە ئەنجام بدەین ئێمە هەموو کەسێک کە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەین پێش ئەوە پێی دەڵێن ئێمە بە هەناوبینی بۆ دەکەین بەس لەوانەیە لە ناو نەشتەرگەری جاری وا هەیە نەشتەرگەریەکە قورس دەردەچێت یان مەشاکلی دەبێت یان وەکو شتێک مەثەڵەن دیار نابێت ئەوە لەوانەیە گۆڕانکاری بکرێت بۆ کردنەوەی سک و هەندێک نەخۆش هەیە پێش نەشتەرگەریەکە بڕیاری لەسەر دەدەیت بۆ نمونە نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی زەختیان نەخۆشی تریان هەیە ئەوە پزیشکی بێهۆشکار بڕیاری لەسەر دەدات و هەندێک جار ئەو نەخۆشانە نەشتەرگەری تریان بۆ کراوە هیکردنەوەی سک پێشتر پێش چەند ساڵێک کامەش گرفت دروست دەکات بۆ نەشتەرگەری هەناوبینی پێش نەشتەرگەریەکە بڕیار لەسەر جۆری نەشتەرگەریەکە دەدرێت. بەڵێ هیچ گرفتێک دروستە بێت دکتۆر بۆ نمونە تاکێک ئەگەر نەشتەرگەریەکەی کردنەوەی سک بێت یاخود هەناوبینین بێت نەخۆشی دیکەی لەگەڵدا بێت خۆت ئاماژەت بە دڵ کرد منەمێت نەخۆشیەکانی دیکەش ئاماژەی پێ بکەیت بۆن یاخود ئەوانەی چارەسەری بەردەوام وەردەگرن نەخۆشی درێژخایانیان هەیە دەکرێت ئەوانە گرفتەکانیان زیاتر بێت بەراورد بە تاکێکی دیکە. بەڵێ وەکو باسم کرد ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی نەخۆشی دڵ یان ئەوانەی نەخۆشی قەستەڕیان بۆ کراوە یان ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە نەخۆشی کلیە گورچیلەکانیان هەیە بە شێوەیەکی گشتی ئەوانە پێش نەشتەرگەری لەوانەیە بڕیاریەوەی لەسەر بدرێت کە بەکردنەوەی سک بکرێت. باشە دکتۆر هەر ئەبێت ڕێگاکان بە نەشتەرگەری بێت چارەسەری دیکە هەیە بۆ ئەمە خۆی گرنگترین چارەسەر وەکو باسم کرد بۆ بوونی بەردی زراو لە تورەکەی زراو کە گۆڵدن تریتمنت کە چارەسەری زێڕین بە تایبەتی ئەوانەی کە نیشانەکانیان هەیە لابردنی تورەکەی زراوە بە شێوەی نەشتەرگەری. بەڵێ بەڵێ بەردەوام بە دکتۆر. بەڵێ چکە ئەوانەی کە بەردی زراویان هەیە نەخۆش هەیە بەردی زراوی هەیە و نەشتەرگەری ئەنجام نادات تووشی ئازار دەبێت نیشانەکانی دەبێت تووشی هەوکردن دەبێت چارەسەر وەردەگرێت چارەسەری ئیلتیهابات چارەسەری ئازار دوای فترەیەک ئازار و ئیلتیهاباتەکەی دادەبەزێت خۆی پشتگوێ دەخات یان دوای دەخات نەشتەرگەریەکەی لەوانەیە هەندێک خۆپارێزی بکات ئەوە دەبێتە هۆی ئەوەی
کە جارێکی کە دوای فترەیەک دیسان تووشی هەوکردن بێت تووشی ئازار بێت هەر جارێک نەخۆشەکە تووشی هەوکردن بێت و تووشی ئازار و ئەوە بێت نەشتەرگەریەکەی تاخیر دەبێت و لەوانەیە بردی زیاتر دروست بێت لەوانەیە تووشی کۆمەڵێک ماکی بکات. بەڵێ کاتە ئەو ماکانەی کە بەشێکیان تۆ ئاماژۆ پێکرد هەوکردن و ئەم بابەتانە ئەگەر بێت و تاکێک بۆم لە نەشتەرگەریەکە ئەنجامدات ڕاستە خۆ دەتوانن کاروچالەکەەکانی ئەنجامدات یاخود پێویستە بە تەواتی لایفستایلیدا ئەم نەشتەرگەریە بگۆڕێت. بەڵێ بەڵێ بۆم نەکرد بێت و تاکێک دکتۆر نەشتەرگەری ئەم جۆرەی ئەنجامدا هەر کامێکیان بێ وکو تۆ ئاماژۆ پێ کرد چەند جۆرێکی هەبوو دەکرێت بڵین لە دوایەوە دەتوانێت چەندێک بێتەوە سەر نۆرماڵی خۆی یاخود کاروچالێکی ئەنجامدات واتە ئەم نەشتەرگەریە دەبێتە هۆی هیلاکبوونی جەستەی ئەم تاکە خۆی دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە و ئاماژەم پێکرد بە هەردوو جۆرەکەیەوە طبعا ئەوەی بگەهناوبینی بکرێت خۆی هەردوو نەشتەرگەریەکە ئامانج لابردنی تورەکەی زراوە نەخۆشەکە سپی ڕادێت و وەکو جاران بەڵام ئەوانەی کە بە هەناوبینی دەکرێت زووتر دەنێردێنە ماڵەوە لە نەخۆشخانە زووتر کار و چالاکیەکانیان دەست پێ دەکەنەوە و زووتر دەگەڕێنەوە سەر کارەکانیان دەماوەیەکی کورتتر وەکو لەوەی کە کردنەوەی سک بۆ پیاوان و هەروەها بۆ خانمان هیچ جیاوازیەکی نابێت بە سەرماکەکان بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە بەڵێ دکتۆر بۆم ناگەر بێت و خانمێ یاخود پیاوێک نەشتەرگەری ئەم گرفتە یاخود ئەم تورەکەی زراوە ئەنجامدات هیچ گۆڕانکاریك بەسەر جەستەی دادێت لە ڕووی ماکەکانەوە لە ڕووی زیانە لاوکیەکانەوە یعنی هیچ فەرقێک دەکات لە نێوان خانمان و پیاوان خۆی دوای نەشتەرگەری بەڵێ فترەیەک ماوەیەک نزیکی مانگێکەوە هەتا دسمی تەواو ڕادێت بوو دوایی وەکو ئاسایی خۆی دێتەوە هیچ کێشەیەکی نابێت بەڵێ بۆ منە جیاوازێکی ئەو تۆش نییە لە بینی پیا و بۆ ئافرەت تەنها لە زۆر جار نەشتەرگەریەکە لە پیاواندا تۆزێک ئەنجامدانی بڵێن قورسترە ئەمان بۆچی دەگەڕێتەوە دکتۆر کە ئەنجامدانی قورسترە لەبەرەوەی لە پیاواندا زۆر جار کێشەی ناڕێکی لە دروستبوونی زەرداوەکە یان ئێمە پێی دڵێن ئەنۆمەلی زیاتر لەوانەیە تووشی کێشیان بکات بەڵێ تۆ ئاماژە بۆ کرماکەکانی چەند جۆرێکن بە تایبەت هەوکردن و ئەم بابەتانە گەربێت و لە کاتی خۆیدا نەشتەرگەری نەکات بەڵام گەربێت و تاکێک هەر بڕیارداد نەشتەرگەری ئەنجام نەدات ماکەکانی چی دەبن لە هەمان کاتدا ئەم نەشتەرگەریە بۆ خانمانی جوگیان ئەنجام ئەدرێت بڵێ خۆی ماکەکانی بردی زراو ئەگەر ئەوانەی بردی زراویان هەیە و نەشتەرگەری ئەنجام نەدەن زۆر جار تەخیریەکەن وەکو باسم کرد ینی تووشی هەوکردنی تورەکەی زراوە بن فترە یان لەگەڵ خواردنە چەورەکان وەکو باسم چەوریە زیان بەخشەکان لەوانەیە ڕێژەی بەردی زراو تیاندا زیاد دەکات لەگەڵ هەر جارێک و هەر جارێکی کە تووشی هەوکردن بن نەشتەرگەریەکەی بۆ ئێمە قورستر دەبێت لە بڵین لە ناوسکی و لەوانەیە تووشی ئاوسان ببێت لەوانەیە ئاوسانی تورەکەی زرا ببێت و لەوانەیە تووشی زەردوی ببێت لەوانەیە تووشی هەندێک جار بەردی زراوەکە دادەبزێت بۆ کەناڵی زەرداو کە بۆ پەنکریاس لەوانەیە تووشی هەوکردنی پەنکریاسی بێت ئەو کاتە زیاتر تووشی کێشەی دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە ژین عەبدولستار پسپۆڕی نەشتەرگەری گشتی و هەناوبینین سپاس بۆتەوە دکتۆر. زۆر سپاس.
بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە ژینم دەستار کە شێکی ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمان بوو سەبارەت بە نەخۆشیەکانی تورەکەی زرا و هەروەها ماکەکانی بەردی زرا و ئەنجامدانی نیشتەرگەری و زیاتر سەبارە بەم بابەتانە ڕوونکردنەوەی زیاترمان بۆ بینەران گواستەوە. دەست خۆش بێهانە دەستی تۆ و هەم دکتۆریش خۆش بێ بۆ زانێنەکە منۆک خۆم سوودم لێ بینیم.